تەواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان نێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر فتوایەکی ئەنجمەنی باڵای فتوای سەر بە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کە باس لەوە دەکات دەڵێت هەر کەسێک دوو موچە وەربگرێت پارەکەی حرامە، دەڵێت ئەوانەی دەوام ناکەن و موچەی بندیوار وەردەگرن خیانەتە، دەچێتە چوارچێوەی دزیکردن لە سامانی گشتی و بە ناحەق خواردنی داهاتی وڵاتە، واتە هەم خیانەتە و هەم پارەکەشی حرامە. ئەنجومەنی باڵای فتوا دەڵێت هەر کەسێک بە شێوەیەکی نایاسایی خانەنشین کرابێت و بە ناشایستەیی موچەی خانەنشینی وەربگرێت بە پێی ڕێسا شەرعیەکان بە گەندەڵی و فەسادی ئیداری هەژمار دەکرێت و پارەکەی حرامە. دەمانەوێت بزانین ڕاوبۆچوونی بەشێک لە فەرمانبەران لەسەر ئەم فتوایە چییە؟ ڕاوبۆچوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر ئەم فتوایە وەرگرتنی خەڵکێکی زۆر پارەی حکوومەت بە شێوەی یاسایی چییە؟ حکوومەت چی دەکات؟ چۆن ئەم چاکسازیە جێبەجێ دەکات؟ پێم بڵێ تێگەیشتنت چێ لەسەر ئەو فتوای ئەنجومەنی باڵە کە دەڵێ هەر کەسێک موچە وەربگرێ لە حکوومەت دەوام نەکە بندیوار بێت ینی موچ پارەکە حرامە و دەچێتە چوارچێوەی خیانەتەوە. طبعا حرامە هەر ئینسانەکە دەوام نەکە و پارێ چۆن وەردەگری، بەڵام خەڵکێک وەرە لە بەدەل چی؟ پێت وایە جایز نییە؟ طبعا باشە بۆ وەردەگری ئەگەر جایز نییە و هەموو خەڵکە بۆ وەردەگری دەڵێ کاکە من خەتام چییە؟ حزب منی دامەزراندوە مادەم حزبێک من دامەزرێنی پارەکەوە گرم ئێتەمە خەتای حزبەکەەوە خەتاویشە. تۆ فەرمانبەری موچە وەردەگری یەک موچەیان چەند موچە؟ یەک موچە. هەندێک کەسێ چەند موچەیەک وەردەگری پێت وایە ئاسایی ئەمە؟ نەخێر ما ئەوڕۆکە هەموو دنیا لە قەیراندایە پێویستە ئەوانەی کە دوو موچە وەردەگرین یان زیاتر لە دوو موچە هەست بە مەسئولیت بکەن. حکوومەتی خۆمانە پێویستە هەمومان هاوکار بین لەگەڵ حکوومەتە ڕاستگۆ بین و منصف بین لەگە خۆمان و مخلص بین و ڕزقێکی حەلال و دروستیش بێن ناو خانەوادەکانی خۆمان. ئەوە بنیاتنانی وڵاتێکی دروست ئەگەر مەمانەوێ هاوکاری حکوومەتەکەی خۆمان بینە حکوومەتە بنیات نراوە لەسەر ئاساسی چاکسازی. پێت وایە ئەو پارە حرار بێت کە خەڵکێک دەوام نەکە و پارەش وەربگرێت؟ بەخوای من لە جانبی حەلال و حرام ناڕوانم، بەڵام ئینسان خۆی منصف بی لەگەڵ خۆی پێویستە شتێکی ڕاست و دروست وەرگریتن. بەڵێ بێگومان وایە ئەوەی کە دوو موچە وەردەگرێت یعنی هەیە دوو موچە هەیە یان هەیە زیاتری هەیە بەبێ ئەوەی کە هیچ بەرهەمێکی هەبێ ئینتاجێکی هەبێ ینی سەرچاوی داهاتێکی نییە و کە دوو موچەش وەردەگرێت سێ موچەش وەردەگرێت ینی بەرهەمی نییە بۆ خەڵکی کوردستان، بەرهەمی نییە بۆ وڵات بۆ نیشتمان بۆ کوردستان واروها خەرجێکی زۆریش بادەر دەچی کە دوو موچە یان سێ موچە دادپەروەری نییە، هیچ دادپەروەری نییە و دوو موچەش. تۆ بۆ خۆت موچە خۆری؟ نەوەڵە موچە خۆر نیوە. حرام ئەرێ وڵ بەرێ حرامە. حرامە ئێستا گەیشتێ و قەنەعاتێک کە حرامە و پارە حرامە یەک دوو معاش وەربگریتن ئەگەر پێوەماندی نەبی بەرێ حرامە دەبی ئارەقەی پێوە بکە. یعنی ئەگەر حکوومەت بڕیارێک بدا ئەو معاشانە ببڕی مرتەح بەرەوە ئێستا من لە ئەمدرە مەرێ وڵڵا ئەوی دوو معاشەیە ئەگەر حکوومەت ببڕی کێشە نییە مشکلە نییە دەستخۆشی دەکەی هەر کێشە نییە دەڵێ دەستخۆشی لە چاکسازی دەکەم دەکەی حەز دەکەی بکرێت ئەرێ وڵڵا حەز دەکەم چاکسازی بکرێتن ڕەش و سپی لێکرێتەوە چینی ماندی بوون هەیە چینی هەژار هەیە گرینگە ڕەش و سپیلێک بکرێت و چێ باشە چێ باش نییە چێ ماندووە چێ ئەرێ وڵڵا. تۆ کاسبکاری وانە پێم وانە لە ژیان موچەت وەرگرت؟ نەخێر باشە کاسبی پێت باشە دادپەروەری هەبی لە دابەشکردنی موچە خەڵکێک لە ماڵ دانیشتووە پارە وەردەگری بە میلیۆنان دینار ئەو پارەیان لێ ببڕێ حکوومەت مەقەسە چی لێ بدە لە ئەرێوەڵا با دادپەروەری هەبی هیچ معقول نیە هەم گەنجە جوانە تەخەڕوج دەکەن لە هیچ جیەکی دانامەزرێت. یعنی ئەو گەنجانەی کە تەخەڕوج دەکەن ئەوانەی موچەی بندیوار دەکەن ئەوان هۆکارن کە لێ دەگەڕێن لێ ناگەڕێن ئەوانش دامەزرێن. طبعاً کامەران ئێستا هەیە دوو موچە و سێ موچە و چار موچە وەردەگری بە حەڵالیش دەخواژ لە چێن دەڕات دەست پێ بکەیت. ئێستا زاناکان دەڵێن حەرام بەڵێ یەکێتی باڵای فتووە دەڵێ حەرامە ئەنجومەنی باڵای فتووە بەڵێ بە عەدالەت هەبی عەدالەت بەڵێ بە عەدالەت هەبی
نارێک بەحقی خۆی لە چێن دەردەوام دەکە ئیخلاص بۆ واجبی خۆم دەکەم یەک داوامی خۆم دوو داوام سێ داوام دوو معاش سێ معاش باشە وەردەگری تۆ پشتگی وەکو کاسێک پشتگیری لە حکوومەت دەکەی موچەی ئەوانە ببڕێ بەڕێ وەڵڵا 100 جاری تۆ فەرمانبەری بەڵێ خوێندنەوە لەسەر ینی فتواکەی ئەنجومەنی باڵای فتوا چییە؟ ئەمن پێم زۆر باشە بەرام دەبا زووتریش ئەو فتوای دەربکەن زووتر؟ لەبەرەوەی پارەشی زۆر بەها دەردرایە بەلاش تو ئەو پارەیە یعنی تۆ وەکو فەرمانبەرێ بەڵێ. پشتگیری فتواکەی ئەنجومەنی باڵا دەکەی بەرێ 100 پشگیری دەکەم باشە بەڵام هەندێک فەرمانبەر خۆشت فەرمانبەری بەڵێ. دوو کار دەکەن بەڵێ. هەردووکیان دەڵێن کاکە ئێمە کار دەکەین بەڵێ ینی بۆ حەڕام بێ ینی دوو موچە وەرگرین حەڕام بێ بۆ دەڵێ بۆ حەرام کاکە ئەوەی کاسبی دەکاتن بارگرانی نییە لەسەر حکوومەتی کە پاش دەوامان لە خۆی کارێک دەکە کاسبیەک دەکات بەرام ئەوەی دوو موچە وەردەگری ئەوە دەبتە بارگرانی لەسەر میزانی و بودجەی ئەو باشە حکوومەتێک تۆ پێم بڵێ وەکو کاسب کارێک کاکە خەڵکێکەیە لە سێ شوێن کار دەکات ینی لە وەزارەت دەوام دەکات لە حزب دەوام دەکات لە کۆمپانیا دەوام دەکات چوزانم موچەی خانەنشینی وەردەگری سەرمانگان 5 موچە وەردەگرێت پێت ڕاستە ئەمە پێت وایە ئەمە سیستەمێکی تەندروستە نەخێری بە هیچ شێوەکی پێم ڕاز نییە وەڕەتشی دەکەمەوە زۆر بە توندیش ڕەتی دەکەمەوە چونکە ئەوەی کە سێ ئیش و دوو ئیش و چار ئیشی دەکاتن ئەوە شوێنی خەلچیتکە دەگریتن بەواقعی ئەوەیان بێ ئیشم میساڵن من بێ ئیشم پیاوی شێوەشی کە جەنابەت باز دەکەی لە چار شوێنە ئیش دەکا و پارەی دێتە دەستی ئەوە شوێنی منی گرتیە باشە بەس ئێستا تۆ لەگەڵی قسە بکەی لەوانەیە ئێستا گوێ لە ئێمە بێ ئێستا ئێمە ببینێ دەڵێ کاکە من زیرەکم کاکە من لە دەوامی حکومیشی خۆم دەکەم لە کۆمپانیایشی خۆم دەکەم چوزانم لە حەزبیشی خۆم دەکەم لە هەموو شوێنێکیشی خۆم دەکەم برام ڕاستە کابرا منچینە لە من تۆ پێت وایە مرۆڤێک بتوانێت هەموو کاتی ژیانی تەرخان بکات بۆ چەند نەخێر بە هیچ شێوەکی نەسەرکەوتوو دەبیتن وە شوێنی خەلچیت کەش دەگریت دەگرێت باشە حاجی تۆ کەسێکی بەتەمەنی تەجروبەیەکت هەیە لە ژیاندا پێم بڵێ ئەوانەی کە موچە وەردەگرن کار ناکەن لە ماڵ دانیشتون دەڵێ من فەرمان بەڵم فەرمانبەرە بەڵام مانگێ دوو جار دەچێتە دەوام سێ جار دەچێتە دەوام و مانگانەش پارە وەردەگرێت پێت وایە و پارە حەڵال بێ نەخێر ئەوەی کەوا لا بەلایە و دوو موچە وەردەگرێ و ئیشەکەی پێ ناکرێت تەبعاً بە سەختەی ئیشەکەی دەکات ئەوە حرامە 100 باشە بۆ خۆت تۆ باسی خۆت بۆ بکە تۆ کاسبی کەسابەتی دەکەیت چۆن دەژیانی بە کەسابەت دەژیان فەرمانبەر بووی بەخوا من کاتێک کە فەرمانبەر بووم پێ دەژیام بەڵام کاتێک کە تەقاعود بووم ئەوە تەقاعودەکەم ئێستا پێشان کەم بە ئێستا بوویتە 220,000 200 ساڵ خزمەتتە بووە 24 سال و 5 مانگ شتێکی ئەوها 24 ساڵ خزمەتتەوە لە چ کەرتێکیشت کردووە تۆ لە بچوارێک وەڵا من لە مەمور بەددارە بووم لە دایرێتە لە بەددالەکات باشە ئێستا کۆمەڵە گەنجێک پەیدا بووە من ناوم سابیر مەجیدە زۆر باشە مام سابیر کۆمەڵە گەنجێک پەیدا بووە تەمەنی لە 30 ساڵ تێپەڕ ناکە کابرایی تر ڕۆژنامە نووسە کابرایی تر لە دام و دەستگایەکی ئەموو ئەو کاری کردووە تۆزێک لە حزبەتی نزیکە خانەنشین کراوە مانجێ بە چەند ملیۆنێک دینار چ دەڵێ ئەگەر حکوومەت موچەی ئەوانە ببڕێ وەڵایە من 100 تەئید دەکەم بیبڕیت با یەک موچەی هەبی پێم خۆشە خەرچی کوردستان هەمووی موچەی هەبی حەقی خۆیتی بەڵام نادوو موچە و سێ موچە و ئیشێش نەکاو بچی ئیشی لە خۆی بکاتن و کۆمەرەک پارەی وەربگری لە حەد بەدەر شارەزایان بە ڕاشکاوی باز لەوە دەکەن ئەگەر لاوازبوونی بازار چەند هۆکارێکی هەبێت بەڵام یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە داهاتی ئەم وڵاتە بە نادادپەروەری دابەش دەکرێت وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێوە دەکات هەموو ئەو داهاتانەی کە لە نەفت لە گومرگەکان لە داهاتی ناوەخۆ لە هەموو ئەو داهاتەی کە حکوومەت وەکو باج وەری دەگرێت پارەکەی دەچێت بۆ موچەخۆرانیش لە 120 خەڵکی کوردستان پێک دێنن بۆیە زۆرینەی خەڵکی کوردستان وەکو شارەزایانش لەگەڵ ئەوەن کە دەبێت حکوومەت چاکسازی بکات ئەو داهاتێک کە دێتە هەرێمی کوردستان ناکرێت
هەموو پارەکەی بۆ موچە بڕوات موچەی چێ کە بەشێکی زۆریان 2 موچە و 3 موچە و 4 موچە و چەندین موچەی بندیوار وەردە. تۆ چی کار دەکەیت؟ کاکەمە لێرە عملاتی دەکەین کلیکای دەکەین لەسەر ئەو جادان لەسا و جادە چاوەڕێ دەکەی پێشەشی لەبیر نۆ برێن بە خێراتتان نانە دەکەم ئاساییە جانەکەم زۆر سوپاس تۆ کرێکاری دەکەیت چاوەڕێ دەکەی یەکێک بڵێ کاکە فەرمو کارێک باشە ڕۆژانە چەندت هەیە؟ وڵای ڕۆژ وایە 20 ڕۆژ وایە 3 ڕۆژ 20 بسێ نەکەین باشە ئێستا ئەنجومەنی باڵای فتووە دەڵێ هەر کەسێک 2 مەعاش وەرگێ یان زیاتر یان معاشێکیش وەگرێت دەوام نەکە پارەکەی حرامە تو چی دەڵێ؟ حرامەوە پێت وایە حرامە؟ ئەرێ وڵا حرام پێت وایە ئەمە دادپەروەریە ڕاستە کارێکی ڕاستە؟ ناوڵە ڕاست نییە خەڵکێک دەڵێ کاکە من زیرەکم بۆیە 2 مەعاش وەردەگرم پورە وڵا ئێ دەڵێ من زیرەکم بۆیە 3 مەعاش وەردەگرم ئەخەوە لە خۆی وەنیە لەوانەیە لۆیان کردبی لەوانەیە لۆیان کردبی زۆر کەسێ لۆیان کردی باشە تو چ دەڵێتە حکوومەت بۆ هەیە ئەو مەسلەیە چارەسەر بکات سبەینێ بڕیارێک دەرچوو ئەوەی 2 مەعاش بێت بە 1 مەعاش پێت باشە مان منگاوە بدرێ ئەو هەنگاوە لەوە باشتر نییە 1 مەعاش بدە 1 مەعاش ئەوکەیت کە بیگەنە فەقیرشکە بەس لەگەڵ ڕێزمان ڕێزی تای بەس لەوە لزنەی فتووە ئەمن بزانم ئەتوو بزانی کابراک شوانبی بزانی لە مێژە خەرە کاواردەکە بابە خەرکێکی زۆر 2 مەعاشی هەیە لزنەی فتووە تا ئێستا لە چێ بوو گونەی زانی ینی درەنگە زۆر درەنگە زۆر درەنگە زۆر بە باشە تۆ وەکو کەسێکی ینی کاسبکار کەسێکی ینی بەدەست و بازوی خۆت نان پەیدا دەکەی ئەو کەسانەی کە ئارەقە ناکەن و مەعاش لە حکوومەت وەردەگرن زۆر جار بەریان پێ دەڵی تۆ ناڵێ ئەو پارە حرامە پێیان ناڵێ ئەو پارە حرامە بالفعل حرام زەمێری ئینسانی دەبینی جیهازێک کابراەک دروستی کردیا شتەکان دەزانی خی گەورە ئەمەی خەرەکردە زەمیری خۆت دەزانی 2 حرامە ئەو دە خەرکەکێ دەرە وەڵی حکومات غەدری لێ کردیمە ئەو وەچی تۆرەکردنەوە چێ دەکەم ئەتو بابە 1 مەعاش عایدی تووە حەقی تووە مافی تووە 2 حرامە بەڵام دەبی تو بەرهەمیشت هەبی ئەگەر مەعاشیش وەرگری دەبی بەرهەم ئێستا تۆ کاری دەکەی بۆ خاوەن مال بەرهەمت نییە؟ دکتۆر ئێوە وەکو ئەنجومەنی باڵای فتوایەکی گرنگتان داوە ئەنی گرنگە لەگەڵ دۆخی ئێستای کوردستانە بەڵام بابزانین هۆکارەکان چییە؟ زۆر کەس پرسیار لەسەر ئەوە دەکا 29 ساڵە چەندین ساڵە و ئەزمەیە هەیە و گرفتە هەیە بۆچی ئێستا ئەنجومەنی باڵای فتوایەکی لەم شێوەیە دەدا؟ پێشێکی بە خێراتتانەکەم بەخێر بن سەر چاو بن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على سيدنا رسول الله وعلى آله وصحابته ومن والاه طبعا گرنگی ئەم فتوایە لەوەدایە کە پێویستە هەموو کەسێک پابند بێ پێوەیە چ خەڵکی ئەنی میلەت چ حکوومەت و دەوڵەت ئێمە خەڵکێکگەڵە بۆ لە پێشتر ئەم فتواتان نەداوە ئێمە فتووامان داوە بەس ڕەنگە بەم شێوازە بەڕوونی نەچوبینە ناو مۆزوعەکە ئەوش لەبەر هۆکاری تایبەت ئەناگەر سەری ئەرشیفی ئەنجومەنی باڵای فتووا بکەن لە سایتی زانیان.org تەماشای بکەن زۆر فتوای لەمە گرنگدریش دراوە ینی لە فتوای ژمارە 17 تەماشا بکەن هەر عینی فتوایە بەس بە شێوازێکی تر باسی ئەوانەمان کردو کە یەکێک لە جێگەیەکی تر دەوام نبینی هەر عینی فتوایە کەوایە ئەمە نوێن نییە نانام فتوای نوێ نیە و خەڵکی بەداخەوە لەبەر ئەوەی کە یا خوێنەواری نییە یا متابعی نییە یا ئەگەی لە سایتەکان نییە ئەگەی لە بە دوواداچوونی نییە بۆ ئەو پەیج و ئەوانەی ئێمە تەماشا بکەن ئەمە لە مێژە ئەم فتوا درراوە بەڵام بەڕۆنتر ئەم جارەدامان بۆ ئەوەی لەبەر چی لەبەر تەوقیتەکەمان پێ مناسیب بوو مانگی حوت چاکسازی دەست پێەکە یەکی حوتی یەک فتوایەکمان داوە هەر هەمان شێوەیە تەماشای بکەنەوە ئەوکە عرضم ئێستەیش فتوایەکی واضحتر بە سێ لاپەڕە بە گشتگیرتر بۆ قەلاچۆکردنی تەواوی چەند خاڵێکی تێدا گەندەڵی چەند خاڵێکی تێدا دکتۆر وەکو من بینیم ینی کۆمەڵی وردەکاری دەوێت ئەگەر باسی بکەی بۆمە بە تهدید 4 خاڵی سەرەکی لە خۆ دەگرێت یەکێکیان ئەوەی کە پێوترێ موچەی هەوایی فەزایی یان موچەی بندیوار ئەوە بە شێوازێکی قەتعی پێمان حرامە پێمان حرامە و هەر کەسێکیش لە دوای بیستنی ئەو ئەگەر نەیزانی بێ بە هەر حاڵ تەوبێ لەسەر کاوەمانە دوای بیستنی ئەو فتوا
بەردەوام بێ لەسەری ئەو قوتەی کە دەرخواردی خۆی و ماڵ و مناڵیدا قوتێکی حرامە هەروەکوایە دزی بکات سەریقەی ماڵی گشتی بکات کەوایە کەسێکی موسڵمان ئەگەر لە ماوەی ڕابردوودا موچەیەکی وەرگرت بێ وەکو پێی دەگوترێت بندیواریان فەزایی بە زمانە عەرەبیەکە حرامە لەسەری پێویستە دەمە و دەزوازی لێبێنێ و بۆ خۆی مذەکرەیە تەقدیم کا بۆ ئەو دائیرەی کە تایەتی بۆ خۆی داوا بکە چکە مەرج نییە حکومت جاری وایە پێی نازانێ یا جاری وایە پێی دەزانێت لەبەر بارودۆخێک بێدەنگە لی کە طبعاً خراپە ئەوش حکومت ئێمە لە خاڵی چوارهەمە باسی ئەومان کردووە کە حکومت واجبە لەسەر یعنی پیاوەتی ناکە ئەو جۆرە معاشانە ببڕێت ساڵێ دوان و 15 ئەگەر خەڵکەکە خۆی وشار نەبێ حکومت پێویستە وشار بێت ئەگەر حکومت وشار نەبێ پێویستە خەڵکی خۆی پابند بێ باینی پیرۆزی ئیسلام وشار بێ و داوا بکات کە ئەو دوو موچەیە ئەو موچەی کە هەیەی کە بندیوارەیە دەوام کات دەست پێ بکات بە دەوام بە پێی ئەو پرانسیپانەی کە لە یاسا باس کراوە یاخود کە پێی ناکرێت پێویستە مزەکرێت تەقدیم کاوازی لەبێنێ و چیتر ئەو حرام خۆرێ نەکەن من لەگەڵ ئەمڕۆ حاجیە قسم کرد دەڵێ من زیاتر لە 25 ساڵە خزمەتی حکوومەتم کردووە یەک موچەشمەیە خانە نشینم بە 250,000 خەڵکێکەیە گەنجە لە ڕێگەی حزبەوە لە ڕێگەی چوزانم دەستەڵاتی هەبووە بە چەند ملیۆنێک دینار خانە نشین کراوە و کاریشی نەکردوە تەنیا حزبێک ئەتوانین بڵێن ئەم دوو حاڵەتە ئەمیشمان دیسان لە فتوای قەدیمە باس کردووە ئەم دوو حاڵەتە دوو حاڵەتی دادپەروەرن ناداتپەروەریە قورئانیش فەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل پێویستە بە دادپەروەری حکومکەین ئەم شێوازە ئەمە قانون دایڕشتووە شریعەتی ئیسلام دای نەڕشتووە شریعەتی ئیسلام ماف لەگەڵ ئەرکا هاوتەری بوو بە موازی دادنێ ئێمە ئێستا نەسیحەتمان بۆ حکومت لەو یاسای چاکسازی کە هەیە ئەم جۆرە چینایەتی و جیاوازیە بەڕاستی شێوازێکی زۆر نادروست و ناداتپەروەرە کە کەسێکیش ناداتپەروەر بوو بێگومان مخالفی شریعەتی پیرۆزی ئیسلامە کە مخالفی شریعەتی پیرۆزی ئیسلامیش بوو طبعاً لە خانەی حرامە خۆی دەبینێت باشە بەشێکی زۆر لە فەرمانبەران تا ڕادێک ئێستا بۆتە مەسەلەی جەدوەل من جێبستی بوومەوە کە ڕۆژنامە نووس کەسێک هەڵدەستێت تەنسیقێک دەکات لەگەڵ مدیرەکە هەفتەی ڕۆژێک دەوام دەکات یان لە هەفتەیەکدا چەند سەعاتێک دەوام دەکات بەڕاست ئەو موچەیە حرارەیان حەڕام تەنسیق لە مابینی مدیری کار نابێت بە شێوازێکی وابێت کە پێچەوانەی یاساکان بێت یەک دووهەمیش نابێت بە شێوازێکی وابێت ینی کاریگەریەکی سلوی هەبێت لەسەر دەوامکردن و لەسەر کاری خەڵکی و کاری گشتی باشە ئێوە فتوایەکتان دەرکردووە پێتان وایە ئەمە فەرز دەکات لەسەر حکوومەت ئەم فتوا ئەمە جێبەجێ خاڵێکی وەجی هەخمەوە ئەوەیەکی بوو لە خاڵەکان کە پێویستە ئێمە طبعاً لە پێشترا بە زۆر شێواز باسمان کردو ئەم جارە زۆر بە ڕۆنتر چوینەتە ناوی یعنی هیچ عوزرێکمان نەهێشتوەتەوە نەبۆ ڕاعی کە حکوومەتە نەبۆ ڕاعیەکە هاوڵاتی هاونیشتیمانی خۆ ئەم مەسلەی گەندەڵیە هەردوو لە تێوەگلان پێوە ینی دەیان هەزار موچە خۆری بندیوار هەیە کێن ئەمانە و هەر خەڵکی هاونیشتیمانین پێویستە هاونیشتیمانی خۆی دەرزبەرداری بێ ئەمیش واز لە گەندەڵی بێنێ و واجبەیەکی شەرعی و یاسایی و دەستوری حکوومەتی هەرێمی کوردستانیشە کە ئەم فتوای ئێمە جێبەجێ بکات ئەگەر جێبەجێ نەکرد لە ئەسڵ لە فتواکان و سیومان حکوومەتی هەرێم بەڕاشەکاوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم فتوای ئێمەی جێبەجێ نەکرد و بندیواری نەهێشت لا نەبرد و خانەنشینی یاسایی لا نەبرد و ئەو چینایەتی و ئەو طبقەیە کە دروست بووە ئەو ئیسلاحی نەکرد هاوشەریکە لەو تاوانە و هاوبەشە لەو حرام خۆی زۆرینەی خەڵکی کوردستان کە بەشی زۆریان موچەخۆر نین چاوەڕێی ئەوە دەکەن دادپەروەری هەبێت لە دابەشکردنی سامانی ئەم وڵاتە بەسەر خەڵکی کوردستان چاوەڕێ دەکەن دوو موچەی و بندیواری و دەیان موچەی جۆر بە جۆر کە خەڵکێک بە شێوەیەکی نایاسایی پارەکە دەخاتە جیرفانی خۆیەوە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان ئەم دیاردەیە نەهێڵێت ئێستاش فشارەکە زیاتر بووە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستانیش داوا دەکات حکوومەت دەڵێ فەرزە بەرپرسیار دەبێت حکوومەتەکە ئەم کێشەیە چارەسەر نەکات دەچینە لای فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بابزانین حکوومەت کە ینی ئەم مەلەفە لە دەستی ئەوانە حکوومەت چی کردووە چۆن ئەم کێشەیە چارەسەر ئاگاداری کە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان
فتوای داوە دوو موچەیی حەرامە ئەو کەسانەی داوام ناکەن لە ڕابردوودا موچیان وەرگرتووە بە خیانەت لە قەڵەمیان دەدا و کۆمەڵی شتیتکە ینی پێشتر ئێمە باسمان لێوە کرد و حتمما تۆش ئاگاداری بەڵام خاڵێکی تێدایە ئیلزامی حکوومەت دەکا کە دەبێ ینی حکوومەت پێوەی پابند دەڵێ چی دەڵێ حکوومەت بەرپرسی ڕاستە و خۆیە لە چاکسازی و نێشتنی گەندەڵی و دوو موچەیی و بندیوە بۆ تۆ ئیلزامی دکتۆر چی دەکەن ئێوە ئایا لە یەکی هەفتەوە دوو موچەیی دەمینەیە خودنا کاکە بە پێی سیستەمی بایۆمەتری دوو موچەیی نامێنێت ڕادەگرێت تەواو بڕیار درراوە لەگەڵ دابشکردنی موچە ئەم سیستەمە ڕادەگیرێت بەڵێ بە تەکید چونکە ئەوە بە هیچ شێوەیەک بۆ کەس نییە کە بتوانێت دوو موچە وەرگریت و پێداچوونەوە بە هەموو مەلەفاتەکان دەکرێت ئەوانەی کە بە دوو موچەوانگرت و ئایا بە یاسایی وەردەگرن یان بە نایاسایی وەردەگرن چونکە دەبێت بزانین ئەو حاڵەتانەی کە بە نایاسایی وەردەگرن بە چ شێوازێکە و واتە لە هەر یاسایەک هاتبێت کەوا شخصێک بۆ هەیە من حەیەک زیاتر وەرگیت ئەوە ئەو کاتی دەتوانیت ئەوە پارێزراو دەبێت وەکو باسم کرد وەکو زیندانی سیاسی بۆ نمونە بەڵام ئەوانی تر هەمووی دەبدرێت باش هەندێک زار لەم ناولەولا جێبیز دەبین دەڵێن حکوومەت بیۆری ئەوەی نابێت دەست بۆ ئەو مالەفە ببە نانەخێرنا ئەوە نییە چونکە تۆ دەزانی چیە هەموو شتێک پێویستی بە ڕێکاری خۆیتە و پێویستی بە کۆمەڵێ میکانزمە تۆ جێبەجێ بکەیت ناتوانانی بە بڕیار دراوە و بە تاکید ئەو میکانزمی لە بەردەستمانە ئێستا دەستنیشان کراوە و جێبەجێ دەکرێت چونکە تۆ دەبێت ئەمە بە بەرنمەیەکی تایبەت و بەکارێکی تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە دەستی بردووەتە ئەم مەلەفە بە هیچ شێوەیە پاشگەزبوونەوە نییە لە مەلەفەکە واتە ئەمە یەکلا ئێوە دڵنیای دەدەن بە خەڵکی کوردستان بە تاکید ئەو پرۆسەیە بە شێوازێک دەڕوا کە هیچ پاشگەزبوونەوەی تێدا نییە و تەنانەتەوەی کە پەیوەستە بە پاسەوانی و ئەو دیاردە سلبیانەی کە پێشتر دەمان بینی ئەویش لە چوارچێوەی لە وزارەتی ناوخۆ پەیڕەوێکی تایبەت لەلایەن ئەنجومەنی وەزیران و وزارەتی ناوخۆ بە هەمانگی لەگەڵ وزارەتی ناوخۆدا دەنرێت بۆ یەکەی پاسەوانی چونکە ئەو پەیڕۆژ حازر بووە لە چوارچێوەی یاسای چاکسازی کە دەستنیشانی پاسەوانەکان بکەن و ئەوەی کە ئێستا پاسەوانی چ پلەی حزبی بێت یان سەربازی بێت یان ئەمنی بێت بە پێ ڕێکاری خۆی مامەڵەی لەگەڵ دەکرێت و بە پێی عەدەدێکی دیاریکراو کە لەلایەن وزارەتی ناوخۆوە دەستنیشان دەکرێت و لەلایەن ئەنجومەنی وەزیران بە پەیڕەوەیەک دەردەچیت ئەمە بە تاکید پرۆسەیەکە دەستمان پێکردووە یعنی تۆ دەزانی لە حاڵەتی یەکلاکردنەوەی ئەم هەموو مەلەفاتانە پێم وانییە بتوانین تەنها بە ڕێگای بڕیارێک و بەشەوە ڕۆژێک جێبەجێ بکەین چونکە پێویستی بەکارە و بە تاکید ئەو ماوەی ڕابردوو تا ئێستا چونکە پەیوەست بوو بە دانانی میکانزم کێشەمان نەبووە لە جێبەجێکردنی یاسای چاکسازی بەڵام لە داهاتوودا چاوەڕوانی بارودۆخەکە وەزعەکە دەکەین بۆی کە وزارەتی پێشمەرگە هەموو ئەو مەلەفانەی کە پەیوەستە بە یەخستنەوەی یەکەی حسابی هەفتا و هەشتا و دابشکردنی موچە بە پێی لیستی بایۆمەتری وەکو باسم کرد فێسی دووەمی بایۆمەتری لە ماوەی داهاتوو چونکە بەرنامەی بڵێن فێسی دووەمی بایۆمەتری دەستنیشان کراوە کاتێک کە موچە وە میلاکی گشتی بە سیستەمی بایۆمەتری دەبەسترێتەوە و لە بڕیار بوو لە چەند هەفتەی ڕابردوودا باسی پرۆژەکە بکرێت بە تاکید دەکرێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران و پەسەند دەکرێت و دەست بە ڕێکارەکانی جێبەجێکردنی سیستەمی بایۆمەتری چونکە تا ئێستا بایۆمەتری کراوە بەڵام چۆن بتانی بە ڕێگای بایۆمەتری دەستنیشان بکەیت کە ئەوەی مستحقە بە وەرگرتنی موچە خۆی تەنها خۆی بتوانین موچەکە وەرگریت ئەمەش لێرە ئەوەی کە جەنابەت باز دەکەی مەسەلەی بندیوار و ئەوەی کە بەرپرسێک بێ شخصێک بۆ نمونە موچی 10 کەس 15 کەس 20 کەس وەردەگرێت ئەمە نامێنێت چونکە بە پێی حسابی بانکی و ئەمەش وەکو معلومە بۆ جەنابەت وەزارەتی دارایی و ئابووری بە پێی یاسای چاکسازی
گشتاندنی بۆ هەموو وزارەتەکان کردووە و ئێستا وزارەتەکان دەستیان بە ڕێکاریکردنەوەی حسابی بانکی بۆ هەر موچە خۆرێک لە کوردستان ئەوش ڕێگایە هەریەکە و دەستمان پێکردووە چونکە بۆ نمونە ئێستا وزارەتی پەروەردە دەستی بەکردنەوە بەشێک لە وزارەتەکان پێشتر هەیەیان بوو و ئێستا وزارەتی پەروەردە لەگەڵ تەکنەلۆژیای فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری سیستەمێکی ئەلکترۆنی تەواو بۆ بنکەکاندا دەدرێت بۆەوەی کە بتوانن بە ڕێگای سیستەمی بایۆمتری موچەکان وەرگن مەبەستمەوەیە لە پرۆسەی جێبەجێکردنی سیستەمی بایۆمتری ئێمە ئەو کاتی بە تەواوەتی دەستنیشان دەکەین بەوەی کە خەڵکێکی فعلی لە دەوامی فعلی چونکە هەمووی سیستەمی بەسمە و ئەوانە دەبێت بە سیستەمێکی دیاریکراو ئەم پرۆسی بەسمان لەگەڵ بڵێن موچە و لەگەڵ میلایەکی گشتی و هەموو ئەو ئیمتیازاتانەی کە هەیە لەو چوارچێوەیە ڕێک دەخرێت. زیاتر لە 20 ساڵە ژمارەیەکی زۆر لە خەڵکانی کوردستان لە خەڵکێک بە شێوەیە کە ئیستیغلالی یاسایی کردووە ئیستیغلالی ئەوەی کردووە دەستدڕۆیش بووە موچەی بە نایاسایی وەرگرتووە بە شێوەیەکی نادادپەروەر چەندین موچەی بندیواری وەرگرتووە خەڵک داوای چارەسەر دەکات ئەنجمەنی باڵای فتواش دەڵێ ئەم موچەیە حەرامە هەندێک جارش دەڵێ تەنانەت ئەوانەی کە دەوامیش ناکەن و موچەیەکی زۆر وەردەگرن دەچێتە چوارچەوەی خیانەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە دەڵێ ئێمە سوورین لەسەر چارەسەرکردنی ئەم کێشەیە بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین بۆ لە مەودووە دوای ئەوەی کە چاکسازی بە تەواوی دەکەوێتە جێبەجێکردنەوە ناهێنن هیچ کەسێک بە نایاسایی لە موچەیەک زیاتر مافی خۆی وەربگرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستگێت.